ستاندەر نهێنی 6 ڕۆژە پشوەکەی سەری ساڵی حکوومەتی هەرێم ئاشکرا دەکات. دوای بڕیاری خەرجکردنی موچەی مانگیدا وادەی دابەشکردنی ئاشکرا دەکرێت. حکوومەتی عێراق ڕێککەوتنی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستانی درێژ کردەوە. سەرەڕای ئەوەی وا دەردەکەوێت حکوومەتی هەرێم بۆ پێدانی پشوو بە فەرمانبەران 6 ڕۆژی بە بۆنەی سەری ساڵی نوێ لەسەر جەمدام و دەستگاکانی حکوومەت کردۆتە پشوو. بەڵام لە ڕاستیدا بەپێی بەدواداچوونی ستاندەر ئەو هەموو ڕۆژە پشووە لە کاتێکدایە لە زۆربەی وڵاتان بە خودی ڤاتیکانیشەوە تەنها 1 ڕۆژ دەکرێتە پشوو. لەبەر ئەوەی بەشێکی بەرچاوی بەرپرسانی حکوومەتی هەرێم بۆ گەشتی سەری ساڵ خۆیان و خێزانەکانیان دەستنا دەرەوەی وڵات و پشووی سەری ساڵ لە وڵاتانی دیکە بەسەر دەبن. حکوومەتی هەرێمی کوردستان ئەم هەموو ڕۆژە پشوەی ڕاگەیاندووە. ئەوە لە کاتێکدایە ئەمڕۆ بڕیاری خەرجکردنی موچەی مانگیدەی فەرمانبەرانی هەرێم دراو. موچەی 2 مانگی کۆتایی ئەم ساڵ دەفەوتێت و لە جیاتی هەوڵدان بۆ دابینکردنی ئەو 2 موچانە بۆ گەشت و سەیرانی خۆیان دەستنە وڵاتان و فەرمانبەرانیش بەدڵساردی و فەوتانی 2 موچەوە پێدەنێنە ساڵی نوێوە. ئەمڕۆ محەممەد شیع سوودانی لە کۆبوونەوەی ئەمڕۆی ئەنجومەنی وەزیران وەزارەتی دارایی عێراقی ڕاستپارد بە خەرجکردنی موچەی مانگیدەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان. ئەوەش لە دوای ئەوە دێ دوێنێ وەزارەتی دارایی هەرێم 120 ملیاری وەگنیوەی داهاتی نانەوتی ڕادەستی بەغدا کرد. هاوکات هەر ئەمڕۆ ئومێد سەباح سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیرانی هەرێم لەبارەی کاتی دابەشکردنی موچە ڕایگەیاند هەر کاتێک پارە بۆ موچەی مانگیدەی فەرمانبەران بگاتە دەست وەزارەتی دارایی هەرێم یەکسەر دەست بە دابەشکردنی موچە دەکرێت. جێی باسا لە کۆبوونەوەکەی ئەنجومەنی وەزیران باز لە موچەی 2 مانگی کۆتایی ئەم ساڵ نەکراوە. بە گوێرەی زانیاریەکانیش حکوومەتی هەرێم داوای کردووە پارەی ئەو 2 موچەیە بە قەرز بدرێت بە حکوومەتی هەرێم. سەرچاوەیەک لە ئەنجومەنی وەزیرانی عێراق بە میدیا عێراقیەکانی ڕاگەیاندووە بە زۆرینەی دەنگ ئەنجومەنی وەزیرانی عێراق ڕێککەوتنی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستانی لەلایەن کۆمپانیای سۆمۆوە درێژ کردوتەوە و ساڵی داهاتوش بەردەوام دەبێت بەبێ هیچ گۆڕانکاریەک. وتیشی ڕێککەوتنەکە وەک خۆی دەمێنێتەوە و لە بەرامبەر هەناردەکردنەوەی نەوت لە ڕێگەی سۆمۆوە عێراق مانگانە موچەی فەرمانبەران ڕەوانەی هەرێمی کوردستان دەکات. با گوێرەی زانیاریەکانی ستاندەر لە کۆبوونەوەکە هیچ بڕیارێک لەبارەی ناردنی موچەی 2 مانگی کۆتایی ئەم ساڵ نەدراوە. بەڵام سوودانی فەرمانی بۆ وەزارەتی دارایی کردووە موچەی مانگیدەی فەرمانبەرانی هەرێم ڕەوانە بکات.